وجێن PTV گرتنەبەر و چەند تەرم هێنە بە گواستن. بەڵێ دیارە بڕیارە یاخود ئەمڕۆ 25 تەرم لە فڕۆکەخانەی نێودەوڵەتی ئەسیناوە بەڕێک خران بۆ ناردنەوەیان بۆ کوردستان بۆ هەولێر. دیارە ئەم 25 تەرمە دەگەڕێتەوە بۆ ڕووداوەکانی 22 مانگ کە واتە مانگی ڕابردوو کە ڕوویاندا بوو پاشۆی بە حکوومەتی هەرێم و بە هەمانگی لەگەڵ باڵێۆزخانەی عێراقیدا لێرە لە یۆنان ئامادەکاری و ئامادە باشیان بۆ کراون بۆ ناردنەوەیان بۆ کوردستان. دیارە بە لێمان تێک نەچێت کە ئەم تەرمانە جیاوازن لەو ڕووداوەی کە 27 مانگ ڕوویاندا و ئێمە مەسەلەکەمان بەسەر کردەوە. مەسەلەی ڕووداوەکەی دیکە لە ئێستادا ئامادەکاریان بۆ دەکرێت و ئامادە باشیان بۆ ئەوە دەکرێت هەم شادی وفاتیان بۆ دەربی هێنێ لێرەوە هەم بنێرێنەوە بۆ کوردستان. دیارە ماوەیەشی تری پێ دەچێت. دیارە ئەو هاوڵاتیانەی ئەو 25 تەرمەی پێشووتر هاوڵاتی کوردی باشوورن، هەرێمی کوردستان، خەڵکی هەولێر و دهۆکن، بەڵام ئەوەی لە ماوەی داهاتوودا یاخودەوەی 27 مانگ خەڵکی هەولێر و سلێمانین و زۆربەی زۆریان خەڵکی سلێمانین، پارێزگاری سلێمانین. بەڵێ بەڵێ سەرنگ واتە ئەو تەرمانەی کە بەیانی دەگەڕێنەوە بارێمی کوردستان ئەوانین کە 27 مانگ خنکاو مۆلەی کەی ئەمانەکەی خنکاون و خەڵکی کوێن جیاوازن لەوانەیە کە لە 27 مانگ خنکاون و ئەوای 27 مانگ کەی دەگوازرێنەوە. بەڵێ دیارە ئەو 22 مانگ چەند ڕووداوێک ڕووی داوە لەو کاتەدا دۆزراونەتەوە. ئەو تەرمانە تەرمی ئەو کاتەن. من حەزەکەم هەر بۆ زانیاری زیاتر کارمەندیشی باڵێۆزخانەی عێراقیمان لەگەڵ لێرە کاکسیروان سۆفی بۆ ئامادەکاری و ئامادە باشەکانی کردووە بۆ ناردنەوەی تەرمانە هەروە هەمانجی کردووە. کاکسیروان زۆر سپاس بۆ ئامادەبوونت. پرسیاری ئەومان هەیە کە ئایا ئەو تەرمانی کە ئەمڕۆ نێرانەوە لە دوێنە لە فڕۆکەخانە بوون ئەمڕۆ نێرانەوە خەڵکی شوێن و چۆن ئامادەکاریان بۆ کراوە بۆ ناردنەوەیان؟ ئەو 25 کەسەی کە خامووی خەڵکی کوردستانی باشوورن لە 22 مانگا لە دوو جەزیرەی یۆنانی هاتبوون، جەزیرەی کالمنۆس و لێرۆس، خەڵکی جوربیان خەڵکی بادینان، منتەقەی بادینان و هەندێکیان خەڵکی منتەقەی هەولێر و کۆیە و سلێمانین. ئەوەی ڕاستی بێ ئەرکی ناردنەوەی ئەو تەرمانە هەمووی لەسەر نووسنگەی هەرێمی سەرۆکایەتی هەرێمی کوردستانەوە ئەوەی ئێمە ئاگامان لێبێ کراوە. لەوە ئێمەش وەکو باڵبەشخانە چونکە ئیجراعاتی قانونی زۆرە بۆ ناردنەوەی تەرمێکەوە ئاسان نییە ناردنەوەی تەرم. پێویستی بە یەکەم جار پێویستی بە ناسینەوەی هەیە لەلایەن سوڵتاتی یۆنانیەوە بە شێوەیەکی ڕسمی لەلایەن کەسێکی نزیکی خۆیەوە. ئەگەر قەناعەت بە حکوومەتی یۆنانی نەکەن کە ئەو کەسە ئەوەیە ناناسرێتەوە، ناوی ناتەنێ، کە ناویان نایە ئەوسا بۆون بۆ حساب دەکرێت. جا دوای ئەوە ئیجراعاتی شتیکەی طبی دەست پێ ئەکرێ، ئەنجا ئیجراعاتی قانونی شەهادەی وفاتی یۆنانی کە ئەبێ ئەمانە هەمووی لە وەزارەتی خارجی یۆنانیەوە تەرجەمە بکرێن بۆ زمانی عەرەبی، تەزیق بکرێن لە سەفارەت، لەگەڵ باڵێۆزخانەش بڕوانامەی وفاتیان بۆ دەرێهێنرێ. ئەوسا لە بەخۆی مەکاتبی نەقلی جەسامین هەیە لێرە، ئەوانە ئیشەکەکەن، کەسی بەهلین هەمووی ئیشەکانیان ئەوەیە، لە ڕێی ئەوانەوە پەیوەندیانە پێوەکەین و ئیشەکانی تەرتیبەکەن و ئەنەردێنەوە بۆ کوردستان. بەڵێ دیارە ئەمانە ئەم ڕووداوە باس کرد 22 مانگ بۆ واتە نزیکەی زیاتر لە دە ڕۆژی پێچووە. هاوڵاتیانی کوردستان وەک ئێمڕۆ ئەو چاوپێکەوتنەوەمان پیشاندا چاوەڕێ ئەوەن بە هەمان شێوە ئەو تەرمانەی کە 27 مانگ خنکابوون لەو ڕووداوەدا چەنی پێ ئەچێ و ئایا پرۆسەکە دەستی پێ کردوتە لە ئێستادا؟ بەڵێ ئەمانی شەر 25 کەسن بەداخەوە، 25 گەنج و ژن و مناڵ و پیاوی کوردستان کە ئەو کارە ساتیان بەسەرا هاتووە لە دەستکراوە بە ئیجراعاتی نەقلی ئەوانیش، چونکە یەکەم جارە بێت ناسراونەتەوە ئەو 25 کەسە دوان کە هێنە ناسراونەتەوە تا ئێستا پەیوەندیمان کردو بە خەستەخانەکانەوە کەوا ئەوانیش ئەوی وەکو من ئاگام لێبێ هەر لەسەر ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستان و نووسینگەی سەرۆکایەتی هەرێمی کوردستانەوە ئەنەردرێنەوە، ئیجراعات کراوە، دەستی پێ کراوە. ئەوانیش لەو باوەڕێم بەپێی زانیاریەکانی من شەمەی داهاتوو بگەنە کوردستان. ئەگەر هەموو پرۆسەسەکە بەو شێوەیە بێکە منێ هیچ عەرقەڵی نەچێتە ناو لە شتێکی کە یا بەهۆی ئەنواع شتیکەوە، بەڵام هیوادارم بەپێی زەختی ئێمەش وەکو باڵوێزخانە
هەوڵێن شەممە ئەوانش بگەنەوە کوردستان. بەڵێ دیارە کە ئێمە ئەم ماوەی لێرە بوون هاوڵاتیشی زۆر خەڵکی زۆر پەیوەندیان پێوەکردین بۆ زانینی هەواڵی هەندێک لە کەسوکاریان دیارە تۆش ماوەیشی زۆرترە ماوەیەکە وەک بۆت پێشتر بۆت باس کردم ماوەیشی زۆرە کە بەردەوام سۆراغ خەڵک پەیوەندی پێوە دەکات بۆ سۆراغزانینی خەڵک ئایا ئەو پرۆسەیە چۆنە پرۆسەی بۆ نمونە کە کەسێک دیار نامێنێ چۆن ئەو پرۆسەی ناسینەوەی خەڵک چۆنە ئەوە پرسیارێکی زۆر باشە کەسێک ئەگەر کەسێکی ون بوو بێ و بێوێ ئێمە یارمەتی بین لە گەڕان بە شوێنە ئەبێ یەکەم وێنەیمان بۆ بنێرێ وێنەیەکی کەسی خۆی دوایی شوناژنامەی عێراقی کەوا بزانین کەەوە عێراقیە ئەجا لەگەڵ چ زانیاریەکیان هەیە لەسەر ئەوە چ ڕۆژێک چ کاتێک هاتووە تاکەی پەیوەندیان پێوە هەبووە لە شوێنێکەوە ئەو شتانە چکە ئێمە زانین هەچ کاتێک بەلەمێک غەرقە بێ یا حادیسەیەک ڕۆیە پەیوەندیمان هەیە ئەزانین لەو ڕۆژەیەش چی بووە و چی نەبووە لەبەرەوە یارمەتیمانەیە تەرکیز بەحثەکە تەرکیزکەین لە شتێکی نتاقیشی دیاریکراوترە لەو کاتە یارمەتیمانەیە زیاتر شت بدۆزینەوە بەس بەداخیشەوە ئەڵێم کە زۆر کەس لەو تا ئێسا دیار نەماون کەون بوون لاشەکانە نەندۆزراوەتەوە بەهۆی ئەوەی لە شوێنێکە غەرق بوو بۆی باخیرەکە کە زۆر قوڵە تەنانەت پەیوەندیمان کردو بە سوڵتاتی یۆنانیەوە تەنانەت بە غەواسەش ناتوان بچنە خوارەوە ئەو شوێنە ئەوە نەقوڵە ئەگەر لەو شتێکی ئاوا بێ کاتێکی زۆری ئەوێت تا دۆزێنەوە ئەگەر لەوانە بن و پێویستی ئەوەیە کە گەرێشێک کەسێکی ون بوو بێ زانیاری تەواو کۆ بکاتەوە فایلێکی تەواوی بۆ بکاتەوە بۆمان بنێرێ بۆی بزانین بە شێوەیەکی باشتر بگەڕێن بە شوێنیانە بەڵێ باس لەوە کرد کە لەو کۆمەڵەیەدا کە 27 مانگ ڕووداوەکە 27 مانگ کە بڕیارە هەفتەی داهاتوو تەرمەکانیان بەڕێ بکرێ چەند کەسی شتیا هێشتا نەناسراوەتەوە ئایا بەگشتی بەپێی ئەزمموی خۆت چەند نمونەی ئەوها زۆرە کە نەناسرابێتەوە ئایا چیان لێ دەکرێت کە ئەگەر نەناسنەوەیان ئەو بە ژمارە ئەگەلات بێت ئەو تەرمانەی ئەگەر نەناسکردنەوە تا ماوەیەکی دیاریکراوە حکوومەتی یۆنانی و بەپێی قوانینی دەوڵەتی یۆنانی و مدعی عامی ئەو ناوچەیە بۆی هەیە ئەمر با بینێژن ئەو زەلامە بەڵام شتێکی باشیان هەیە یۆنانیەکان لەمەیە هەچ کەسێگە نێژن کە ناناسراوە بێ فەحسی دیەنەی بۆکەن فەحسی دیەنەی بۆکەن و لە فایلەکەی دایەنن مەسەلەن ئەو ژمارە ئەوەنە ئەوە فەحسی دیەنەیەکەیەتی ئەگەر یەکێک بگەڕێ بە شوێنیانە بە شوێن کەسێکە کە بزانین مەسەلەن لەو کاتەیە لەو ڕۆژەیە ئەو شتە بووە ئەتوانێت فەحسی دیەنەی بنێرێ بۆ ئێمە شەینەرین بۆ سوڵتاتی یۆنانی یا مەسەلەن نقطەی خوێنی خۆی بنێرێ بە شێوەیەک لە ڕێگەی وەزارەتەوە بێت بەس شێوەیەکی ڕسمی بێت دەبێت نەک لە ڕێگەی برادەریشیەوە بینێرێ لە شێوەی شتێکەوە بێ بە شێوەیەکی ڕسمی بێ چونکە ئەوانە هەمووی بە کتابی ڕسمی ئەچن بۆ لای ئەوان ژمارەی هەیە و تاریخی هەیە ئەو سات تەتابقی ئەکەن ئەگەر لەوێ بێ ئەڵێن ئەو کەسە ئەوەنەیە لەو شوێنەیە نێژراوە لەو کاتەیە ئەوسا ئێمەش لە ڕێی باڵۆزخانەوە هەوڵێین وای لێ بکەین ئەگەر خۆیان بیانەوە تەرمەگە بگەڕێنەوە بۆ کوردستان کە شوکاری ئیجراعاتی کە دەست پێکا لەو ساوە بۆ دەرهێنانەوەی تەرمەکە کە ڕەتێکیکە و گەڕانەوەی وەکو ئەمانیکە زۆر سپاس دەکەین کاکسیبان بەڵێ دیارە وەک گوێتان لێبوو ئەو زانیارێنەیە کە لە هەم وەک هەماهەنگی لە نێوان باڵۆزخانەی عێراقیدا لێرە هەروەها حکوومەتی هەرێم بۆ گرتنە ئەستۆی مەصرفی ناردنەوەی ئەو تەرمانەکە کراوە وەروەها وردەکاری ئەو پرۆسەیە لە بەرەوەی پرۆسەیەکی ئاڵۆزە مەسەلەی ناسینەوەی تەرمێک و دەهێنانی شادی وفات و ناردنەوەی پرۆسێکی ئاڵۆزە بەڵام دیارە هاوڵاتیانیش کە سوکاری ئەو قوربانیانەش دەیانوێت بە زووترین کات هەم هەواڵی ئەو کەسانە بزانن و هەم تەرمەکانیان پێ بگاتەوە بەڵێ بەڵێ سەرنگ هەرس نوچەکانە مەسپاس ji bo agê